لە هەرێمی کوردستان زانکۆ حکومیەکان لە ڕووی ئاستی توانست و کواڵێتی ڕوویان لە پاشەکشەی بەرچاو کردووە و زیاتر زانکۆ ئەهلیەکان برێویان پێدەدرێت ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەو جیاوازیە بەدی دەکرێت. راپۆرتی ساڵانەی CZO تایبەت بە وەرزی 2020 بۆ 2021 باز لە دابەزینی بەرچاوی ئاستی زانستی زانکۆکان دەکات و هۆکارەکەشی بۆ دانەنانی کەسی نەشیاو لە شوێنی شیاو دەگەڕێتەوە. راپۆرتەکە دەیان حاڵەتی تۆمار کردووە کە پۆستی باڵای زانکۆکان بە کەسانی حیزبی پڕکراونەتەوە بەبێ ڕەچاوکردنی ئاستی زانستی. ڕێژەی سەروەری یاسامان دیاری کردووە لە دانانی پۆسەڵگرە کارگەریەکان لە سەرۆکی زانکۆ تاوەکو سەرۆکی بەشەکان بە پێی یاسا بە پێی مەرجەکان و داتا خراوەتە ڕوو ئایا تا چەندێک ئەم کەسانە بە پێی یاسادانراون و بێگومان دانانی کەسەکان لەو شوێنانە تا ڕادێکی زۆر کار دەکاتە سەر بابەتی کواڵیتی چکەمانە کەسی یەکەم لە جێبەجێکردنی کواڵیتی لە ناو زانکۆکانی خۆیان. مامۆستایەکی زانکۆش پێی وایە لە 30 ساڵی ڕابردوودا بە بەرنامە کارکراوە بۆ دابەزاندنی کواڵیتی خوێندن لە هەرێمی کوردستان. ئەو کەسانەشی کاریان بۆ کردووە ئێستا بوونەتە خاوەنی زانکۆی تایبەت. لە بەرامبەردا سەرۆکی زانکۆی کۆیە دەڵێت هەموو زانکۆکان بەڕێوبەری کواڵیتی و ڕێکخەری دڵنیایی خۆیان هەیە. بە زۆرێک بەڕاستی کواڵەتی خوێندندا بەزیوە کە حیزب چۆتە ناو هەموو جومگەکانی زانکۆ و پەیمانگاکان. ئەمە هۆکارێکی زەقە و هۆکارێکی کاریگەرە بۆی کە دەستنیشانی بکەین بۆچی کواڵەتی خوێندن وای لێ هات. ئەگەر بەراوردەکە لە نێوان زانکۆی حکومی و زانکۆی ئەهلی بێت خۆ دیارە هەمان ئەو کەسانێک کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو بە بەرنامە ئیشیان کرد بۆ دابەزانی کواڵیتی خوێندن لە زانکۆ حکومیەکان هەر ئەوانە بوونە خاوەنی زانکۆی ئەهلی، کەسانی پلەداری حیزبی، کەسانی پلە باڵای حیزبی ئێستا کە خاوەنی زانکۆن، کوڕەکانیان خاوەنی زانکۆن. کواڵیتی یەکشت نییە، ینی مجموعەیەکشت هەیە کە دەچێتە ناو کواڵیتی. هەموو ئەوانە خاڵیان لەسەرە، هەموو ئەوانە کۆ دەکرێتەوە بۆ جامیعەکە و لە نووریش لە ڕێزبەندی نیشتمانی زانکۆکانیش دەرەچی. هەنگاوی باشنرایە، بەڵام کەم و کووریش هەیە، مەشاکیلیش هەیە. دەتوانم بڵێم لە ئاستی ستاندارد نییە، بەڵام هەنگاوی باشنرایە و ئەمە ئەو هەنگاوانە مهمە پاڵپشتی بکرێن، تەڕاجع نەکەین، نەگەڕێنەوە، باشتر بچینە پێش. بە گوێرەی راپۆرتەکەی CZO لە زانکۆی سڵاحەدین 50 پۆست، لە زانکۆی سلێمانیش 48 پۆست، لە دهۆکیش 33 پۆست و لە هەڵەبجەش 17 پۆستی باڵا لە ناو زانکۆکان بەدەر لە یاسا پڕکراونەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام.